وەخسەکردنی زیاتر لە باری ڕێکەوتنی ئەتۆمی بەڕێز دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسی نێودەوڵەتی لە هێلسینکی فینلەندا و لەگەڵمانە. بەڕێز دکتۆرم کاتتان باش، پێتان وایە ئێستا هیچ ئومێدەکەیە بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی؟ سلااو ڕێستان لێبێتن لە ڕاستیدا هیوادارم دەنگم بێت زۆر داوای لێ بۆ دەکەم لە ڕاستیدا هیواکان بۆ زیندووکردنەوەی بەڵێ تا میوانەکەمان ئامادە بێت دیارە گرفتێک لە پەیوەندیەکەماندا هەیە لەگەڵی تاو بە تەواوی ئامادە بێت دواتر گفتوگۆی لەگەڵ دەکەم سەبارەت بە ئەگەرەکانی ڕێکەوتنی ئەتۆمی و زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی. ئایا ئێران سوودمەندە یاخود وڵاتانی دیکە سوودمەندن و بۆ تاکو ئێستا ئەمریکا بە تایبەت ئامادە نییە لەسەر ئەم پرسە گفتوگۆی زیاتر لەگەڵ ئێراندا بکات بەو پێی کە ئێستا ئەمریکا دەڵێمە چاومان لە پرسێکی دیکەیە لە جگە لە ڕێکەوتنی ئەتۆمی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێرانیش دەڵێمە پەرەمان بە توانە ئەتۆمیەکانی خۆمان داوە لەم ماوەیەدا. لەگەڵیدا گفتوگۆکەین ئاخۆ ئێران توانیوێتی چی بکات لەم ماوەیەدا و ئەگەرەکانی ڕێک نەکەوتن لەسەر پرسی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ڕێگە چارەکانی دیکە چین وڵاتانی نێودەوڵەتی دانەوێ چی بکەن؟ جارێکی دیکە دەگەڕێمە لای بەڕێز دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسی نێودەوڵەتی. دکتۆر دێمە لای بەڕێستان، وەک پرسیارم کرد هیچ ئومێدێکەیە بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی؟ لە ڕاستیدا ئێستا هیواکان بۆ زیندووکردنەوەی پرۆژەی یەک لە سەرەتادا بەر لەوە روسیا دیپلۆماتیک ایران پیما بو سوتم سوشته و کتی چهاره و کردستانی که ولی بیان کشور دوای دست به کشورشی و هوکار نقل اول بو روسیا نار در راستا بشاری را روسیا دیگه هو پیاوەکە ئێران بکەوێتە بەرزەختی دکتۆر زۆر داوای لەبوور نەکەم، گرفتێکی زۆر لە گەیشتنی دەنگت بە ئێمە هەیە، دەنگەکەت پچڕگات و من ناتوانم لێت تێبگەم، بۆیە ناچارم کۆتایی بەم دیدارە بێنم. ئینشەڵا بۆ کاتێکی تر لە گەشتێکی دیکەی هەواڵ لە ڕۆژانی داهاتوودا هاوکارانم پێوەندیت پێوە بگرن و گفتوگۆی زیاتر لەسەر و پرسە بکەین بۆم شەو داوای لێبوور نەکەم.